دیسانیش من دەڵێن باج زیاد نەکراوە ئەوەی حکوومەت کردوێتی تەنیا ڕێخستنەوەی باج. سەرۆشی حکوومەتی هەرێم سوورە لەسەر ئەوەی باج و ڕسومات زیاد نەکراوە، ئەوەی حکوومەت کردوویەتی تەنها ڕێخستنەوەی سیستەمی باجە. لە دەرەوەی یاسا دەست بۆ باج و ڕسومات براوە زیاد کراوە لەسەر هاوڵاتیان. لای خۆشیانەوە پەرلەمانتاران جەخت لەوە دەکەنەوە کە لە دەرەوەی یاسا دەست بۆ باج براوە و زیاد کراوە. لە کابینەی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستانیشدا بابەتی زیادکردنی باج و ڕسومات یەکێکە لەو پرسانەی هاوڵاتیانی هەرێمی کوردستانی نیگەران کردووە. بەپێی راپۆرتێکی ڕێکخراوی ستۆپ دەربارەی چاودێری هەڵسەنگاندنی هەنگاوەکانی چاکسازی حکوومەتی هەرێم، حکوومەت زیادکردنی باج و ڕسوماتی وەکو ستراتیج وەرگرتووە بۆ زیادکردنی داهات. پەرلەمانتارانیش دەڵێن حکوومەتی هەرێم هەنگاوی نادەستوری و نایاسایی ناوە بە گوێرەی بڕیاری ژمارە 126 ساڵی 2017 کە بڵاوی کردوتەوە. ئەو بڕیارە بە شێوەیەکی فراوان و لە تێکڕای ئاستەکان بازی خستۆتە سەرشانی هاوڵاتیان. لە هەرێمی کوردستانە بەداخەوە لە دەرەوەی یاسا دەست بۆ باج و ڕسومات براوە زیاد کراوە لەسەر هاوڵاتیان. طبعاً بەپێی دەستور حکوومەت ناتوانێت باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان پسەپێنێت یالیان خۆش بە ئیلا بە یاسانە بێ، بەڵام ژمارەیەکی زۆر باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان، لەسەر کاسبکاران، لەسەر بازرگانان زیاد کراوە بەپێی یاسا. ئەمە تەجاوزە، ئەمە سەرپێچیە، ئەمە تاوانە دەرحەق بە خەڵکی کوردستان. حکوومەت دەسەڵاتی ئەوەی نییە بە ڕێنمایی یاخود بە بڕیار باج و ڕسومات لەسەر هاوڵاتیان زیادکە. پاشان کێشەی گەورەتر لە هەرێمی کوردستانە ئەوەیەکە ئەم داهاتانە بۆ خزمەتی خەڵک بەکار ناهێنرێنەوە. تۆ داهاتێکی زەبەلاحت لە نەوتەوە هەیە، داهاتێکی زەبەلاحت لە گومرگەوە هەیە، تەنها ئەم دوو داهاتە ڕێک بخرێنەوە بە هیچ جۆرە پێویست ناکات دەست بۆ زیادکردنی باج و ڕسومات بەری لەسەر ژیانی هاوڵاتیان. لای خۆشیەوە ئەندامێکی لیژنەی یاسایی لە پەرلەمانی کوردستان دەڵێت زیادکردنی نرخی باج و ڕسومات لەلایەن حکوومەت و وەزارەتێکەوە بە هەموو شێوەیەک نایاساییە. جگەلەوەش زۆرکردن لە هاوڵاتیان تاکو باج بدەن، ئەمەش هەنگاوێکی ترە تاکو هاوڵاتیان زیاتر بێزار بن. لە دەستورمان هەیە مادی 28 دەستور ئەبێ یاساڕێکی بقات بەپێی یاسا بێت و لە ڕێی پەرلەمانەوە بێ زیادکردنی باج، کەمکردنەوەی باج و لێسەندنی باج، ئیعفاکردنیش لە باج، یعنی بڵین لێ خۆشبوون لە باج و لە ڕسومات، ئەمە بێ هەمووی لە ڕێی پەرلەمانەوە بێت و بە یاساڕێک بخرێت. و ئەو بڕیارانەی کە ئەنجومەنی وەزیرانی یا کە وەزارەتێکی هەمووی نایاسایی، هەموو یەکێتە بابی نایاساییەوە لەگەڵ ئەوەیشی کە نایاساییە، بەڵکو حکوومەت یەت فەرزێکە، یعنی بەپێی مامەڵەیەک بەپێی هەرچی بێت، یعنی بە زۆر یعنی باجەکە لە هاوڵاتیان وەرەگرێت کە ئەمە لێرە یعنی ئەم وکوتم زیادکردن و کەمکردنەکەی هەم لە زەرری هاوڵاتیانە و بە زۆر دانەکەش دیسانە بێمتمانەیەکی تر دروستەکات بۆ حکوومەت. بەپێی ژمارە و داتاکانی حکوومەت تێکڕای داهاتی باج بۆ هەر مانگێک لە ساڵی 2019 بریتی بووە لە 51 میلیارد دینار، بۆ ساڵی 2020 بریتی بووە لە 45 میلیارد دینار، لە ساڵی 2021دا کەم بۆتەوە بۆ 40 میلیارد دینار. واتە وێڕای ئەوەی حکوومەت بانگەشەی ئەوە دەکات باجیان ڕێخستۆتەوە و داهاتیان زیاد کردووە، بەڵام ساڵ بە ساڵ داهاتی باج کەمی کردووە و لە کوردستان ئەوەی خاوەنی پیشەیەکی بچووکە باجی لێوەردەگیرێت، بەڵام نزیک بە 800 کۆمپانیای بواری نەوت باج نادەن. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پێام، هەولێر.